ئەمان باسی کارتی فشار دەکەن کاک باخڵ باسی غاز دەکە غاز کارتی فشار نەماوە کارتی فشار غاز ئەو کاتە بوو کە یاسای نەوت و غاز یاساکە دەردەچوو لە پەرلەمان پێش 3 مانگێکێتی نازانم بە بەرامبەر بەچی ئەو یاسایی تێپەڕاند و نەفرێکی زیاد کرد بۆ ئەنجومەنی نەوت و غاز کە ئێستا پارتی باڵا دەستە بە بەیەکێتی گۆڕان دەتوانێت کاک بافڵ یا هیچ کاکێکی ناتوانێت دەست بۆ غازەکە بەرێ ئەگەر دەستی بۆ بەرێ عادلێکی نێودەوڵەتیە من نازم ئەمە یاری مناڵان نییە غاز عادلێکی نێودەوڵەتیە تۆ بە یاسات کردووە خۆت چووی دەنگت داوە بەو یاسایە 3 مانگ پێشستا لە پەرلەمانی کوردستان واتە تۆ دژی یاسای پەرلەمانی کوردستان دەوەسیت و هەر کەسێک ڕێگری بکە دەکرێت بەڵام خەڵکی لە یاسا دەرچوو ئەم کارە دەکەن خەڵکێک کە دامەزراوە بێەوە خەڵکێک کە سەرۆکی حیزب بێەوە خەڵکێک کە بەرپرسیارەتیە بێ نابێت دەست بۆ شتی وە بەغاز وەکو باس یەکەم دەتوانێت کەسێک لە یاسا وەکو یاسا دەرچوو لە یاسا دەرچوو بچێت ڕێگری بکە لەوەی کە بۆ ڕێ غاز بەڵام غاز عادلێکی نێودەوڵەتیە کە یاسایەک دەرچووە تۆ دەتوانی ئەو یاسایە دەرنەچوێنی ئەو کاتی فشار بەرامبەر بە پارتی باشە بەرامبەر بەچی پرسیارەکەی من لە کاقوبات و کاک بافڵ ئەوەیە سەرکردایەتی ژاگایی نییە بەرامبەر بەچی ئێوە ئەو کارتی غازەتان لە دەستدا ئەم یاسای نەوت و غازەدان تێپەڕاند نەفرێکتان بۆ ئەنجومەنی نەوت و غازی هەرێم زیاد کرد بۆ پارتی بۆی پارتی بتوانێت بە بەیەکێتی و گۆڕان هەموو بڕیارێک لەسەر چارەنووسی غازی هەرێمی کوردستان بە.